Bekhair Zor Bekhair Ben, nice to see all of you. A very warm welcome to all of you. We are really thrilled to take this time to celebrate our achievement and what you all have accomplished, and also to talk about our future partnership. Human trafficking is happening all around the world. ئێمە زۆر خۆشحاڵین کە ئاهەنگ بگێڕین بۆ دەستکەوتی ئێوەش تێیدا بەشدار بوون. ئەمە هەلێکە بۆ ئەوەی باز لە شەراکەتی داهاتوومان بکەین. بازرگانیکردن بە مرۆڤ لە هەموو جیهاندا و بە هەرێمی کوردستانی شەو ڕوودەدات. ئەوە کێشێکی گەورەی مافەکانی مرۆڤە، هەروەها کێشێکی ئابووری و کۆمەڵایەتیشە. مامەڵەکردن لەگەڵ ئەو کێشەیەدا وا دەخوازین کە حکوومەت بەجددیەوە بەدەم ئەم پرسەوە بچێت، قوربانیان بپارێزێت و ڕێگە لە بازرگانیکردن بە مرۆڤەوە بگرێت. ئێمە زۆر سوپاسگوزاری بەرپرسانی وەزارەتی ناوخۆین لەگەڵ هەموو بەشداربووانمان بۆ بەگشتداچوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ. ئێمە لە سەرانسەری هەرێمی کوردستان لەگەڵ هێزەکانی پۆلیس کار دەکەین، هەروە کار لەسەر دۆسەکان دەکەین و لە دادگاکان نوێنەرایەتیان دەکەین و شەڵتەریان بۆ دابین دەکەین، ڕاهێنانەوەیان بۆ دەکەین، بەپێی یاسا باز لە تەحەداکان دەکەین، ئامانیشمان درێژەدانە بەم کارە. لە دوایین شتیشدا بریتیە لە ڕاهێنان و بەرەوپێشبوونی تواناکان. لەم پرۆگرامەدا ڕاهێنانمان بە 48 کارمەند کردووە کە مامەڵە لەگەڵ کێشەی بازرگانیکردن بە مرۆڤەوە دەکەن. ماوەی ئەم ڕاهێنانە 6 مانگ بووە. Training and capacity building. Through this program, we have trained 48 frontline responders to human trafficking, in-depth, intensive, over a period of 6 months. It's a pleasure to be with you all here today. First of all, I just want to say, on behalf of the government of the United States of America, congratulations to the 48 من بەناوی حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و پیرۆزبایی لەو 48 کارمەندەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە خولێکی 6 مانگیان تەواو کردووە کە حکوومەتی ئەمریکا هاوکاری کردو. ئەو پرۆگرامە تەرکیز دەخاتە سەر کاری پراکتیکی. ئێمە لە هەموو جیهاندا هەموو توانایەکی خۆمان خستۆتە گەڕبۆن هێشتنی بازرگانیکردن بە مرۆڤ. سپاسی هەموو ئەوانەش دەکەم کە لێرە بەشداریان لەم کارەدا کردووە لە ڕاهێنەران و ڕێکخراوی سید و حکوومەتی هەرێمی کوردستان. سپاسیان دەکەین بۆ پابەندیان و ڕێگرتن لەو تاوانبارانی کە ئەو تاوانە دەکەن. بەبێ ئێوە ناتوانین ئەم کارە لەم ناوچەیە بکەین. لەم خولەدا باز لەوە کراوە کە چۆن دەکرێت بە باشترین شێوە قوربانیان بپارێزین و بەڵگەکان کۆ بکەینەوە. ئەوانەشی کە سەرپەرشتی ئەم خولایان کردووە کەسانی پسپۆڕی بوارەکە بوون.